بەڵێ ئەم کاتتان باش بەخێربێنەوە ئێوارەتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی و شادیدا بن. ئەمڕۆکە دووبارە لەسەر ئەو تاڵێە قسە دەکەینەوە کە لە ڕۆژئاوای کوردستان و لە باکووری سووریا لە ئارادایە و هەوڵەدەین لەگەڵ هەڵسەنگاندنەکانمان هەواڵە بەپەلەکانتان پێڕابگەینین کە هیچ کامێکیان بەڕاستی بۆنی خۆشیان لێ نایە. ئیتر ڕەوشەکە زۆر ئاڵۆز بووە وەکو ئەو سەردەمانەی لێ هاتووە کە ئیتر داعش دەوروبەری کوبانەی گرتبوو و بەشێکی کوبانەی گرتبوو بەشێکی کەم مابوو بکەوێ. ئێستا کەش لە هەمان ڕەوش داین هەتاوەکو تەواوی هاوڕێیان کۆ دەبنەوە. ئەگەر دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە تکایە شتێکم بۆ بنووسن تاوەکو بچینە سەر تەواوی بابەتەکە. هەموو شتێک باشە هاوڕێیان. بەڵێ هەروەکو لەو وێنەیەدا دەبینین ئیتر لە کاتژمێرەکانی ڕابردوودا عین عیساش کەوتە ژێردەستی حکوومەتی ئینتقالی دیمەشق ئیتر و بەو شێوەیە ئیتر کوبانێ وەکو سەردەمی پێشوو بە تاقی تەنیا مایەوە لەلایەک جیهادیەکان و حکوومەتی ئینتقالی و یانیش بڵێن ئەڵقاعیدە و جیهادیەکان، بەڵام ئەمجارە بە بۆیەمباغ و قاتەوە لەلایەکی دیکەش تورکیای ئەردۆغانی تر وەکو جارانی لێ هاتەوەی تر و ئەو شارانەی کە زۆری دانیشتوانەکەیان کوردن ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک لەوێ قەتیسمانەوە. ئەمە دووە هەواڵە، بەڵام چەند هەواڵێکی دیکەشەنی تر. هێزەکانی سووریای دیموکراتیک سەر لە نوێ بانگەوازیەکی ڕاگەیاند پابەندبوونی خۆی بە ئاگربەست دووپات کردەوە. ئەمەش بە گوێرەی ئەو ڕێککەوتنەی لەگەڵ حکوومەتی کاتی سووریا دیاری کراوە. لە ڕاگەیاندنەوە کە داهاتووە پابەندبوونی تەواوی هێزەکانمان بە ڕێککەوتنی ئاگربەست ڕادەگەینین کە لەگەڵ حکوومەتی دیمەشق کراوە. دووپات دەکەینەوە کە دەست بە هیچ کردەوەیەکی سەربازی ناکەین مەگەر لە داهاتوودا هێڕش نەکرێتە سەر هێزەکانمان. هەروەها لە هەمووشی گرنگتر کراوەی خۆمان بۆ پرۆسەی سیاسی و چارەسەری و دانوستاندنی گفتوگۆ دووپات دەکەینەوە و ئامانجی خۆمان بۆ هەنگاونان بەرەو پێشەوە لەگەڵ جێبەجێکردنی ڕێککەوتنی 18 جانیوەری بە شێوەیە کە خزمەت بە سەقامگیری و کەمکردنەوەی بربەست بکات دەکەین. ئەمە لێدوانی دوایی هێزەکانی سووریای دیموکراتیک بوو کە پێشکەشم کردن هاوڕێیان. یعنی ئەوە تا ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک لە بواری سەربازیەوە بەرەکەی دۆڕاندووە، دەبێت دانی پێدا بنین ئیتر و ئیتر بەو شێوەیە کە دەبینین هێزەکانیان لەو جوگرافیایەدا قەتیس ماون کە ئیتر زۆربەی ژمارەی دانیشتوانەکەی و یانیش بەشێکی زۆری ژمارەی دانیشتوانەکەی کوردن و دیارە لەوێشەوە ئەگەر بیان هەوێ کێشە دروستکەن ئەتوان کێشە دروستکەن. قامیشلی نیوەی کوردە و نیوەی کوردنی حەسەکە ژمارەیەکی زۆری عەرەبی تێدایە. ئەمە بەمانای کێشە دێ نەخێر، بەردەوام ئەمە بەمانای کێشە نایە، بەڵام ئەکرێ بکرێت بە کێشە. بەر لەوەی بسمە سەر بابەتە استراتیژیەکانی تر دەمەوێ ئەوە بڵێ کە هێزەکانی سووریای دیموکراتیک هەڵەیان کرد لە سەردەمی سەرەتای هاتنی ئەحمەد شەرعدا، بە تایبەتیش لەو ڕۆژێک کە ئەحمەد شەرع ئیتر خەریکی قەتڵ و عام و کوشتنی عەلەویەکان بوو، بە ناچاری بۆ سپیکردنەوەی ڕووی خۆی بۆ پاککردنەوەی دەستەکانی خۆی ئیتر دەستی هێزەکانی سووریای دیموکراتیکی گوشی و ڕێککەوتنێکی لەگەڵ ئیمزا کردن
و ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک لە کەسایەتی مەزلوم عەبدیدا، بەڵام لێرەدا بەتەنیا من ناڵێم مەزلوم عەبدی، چونکە مەزلوم عەبدی بە تاقی تەنیا ئەم جۆرە بڕیارە استراتیژیانە نادا. کەسێکی بە ئاگا و کەسێک کە تۆزێک شارەزایی هەبێ دەزانێت کە ناوەندی بڕیار مەزلوم عەبدی نییە. هاوڕێیانی سەر فێسبوک دەرکەون وەرنە سەر کەناڵی یوتیوب، لەسەر کەناڵی یوتیوب ئەم پەخشە بەردەوام دەکرێت. فێسبوک دیسا داخرا. هاوڕێیانی سەر فێسبوک تکایە بە زووترین کات وەرنە سەر یوتیوب، لەسەر یوتیوب هیوا خۆشناو بنووسن کەناڵیم بدۆزنەوە وە سوبسکرایبی بکەن ئیتر بۆ ئەوەی ئەمە دووبارە نەبێتەوە. لەوێدا ئیتر پەخشەکە بەردەوام دەبێ فێسبوک دادەخرێ. بەڵێ ئیتر لەم کاتەدا مەزلوم عەبدی ئەو ڕێککەوتنەی لەگەڵ ئەحمەد شەرح ئیمزا کرد و لە ڕێککەوتنەکەدا ئیتر هەم بابەتی مەطاتی و لاستیکی تێدا هەبوون و هەم لە هەمان کاتدا ئیتر بابەتی باشی تێدا هەبوون. یعنی هەر کەس ئەیتوانی بە شێوەیەکی جیاواز هەرسەنگاندنی بۆ بکە، شڕۆڤەی بۆ بکە. سەرباری ئەوەش لەو سەردەمەدایی تر هێزەکانی سووریای دیموکراتیک دەیانتوانی زۆر بە پەلا بچنە سەرمێز ئیتر گوشار بخەن و لەو حاڵەتەی کە حکوومەتی ئینتقالی زۆر لاواز بوو دەیانتوانی ئیتر ڕێککەوتنەکە بگەینە ئاستی ئەنجام بۆ ئەوەی ڕێککەوتنێکی کۆتایی بێ و ئیمزای حکوومەتی شەرعی پێوە بێ. بەڵام ئەمەیان نەکرد و ئیتر ئەمە وای کرد خۆی ئیمزاکردنی ئەمە وای کرد کە یەکێتی نێوان گەلە چەساوەکانی سووریا بەڕاستی خراپە بێ. یعنی لەو سەردەمەدا چاپەمەنی کوردی ڕەنگ بێ ئەمە نەجێڕیتەوە، بەڵام عەلەویەکان حەپەسان کە لە کاتێکدا ئەوان خەڵتانی خوێن دەکرێن ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک ئەچێ لەگەڵ قەسابەکەی ئەواندا ڕێککەوتنێک ساز دەکا و ڕێککەوتنەکەش بەتەنیا پیلانێکە بۆ سپیکردنەوەی ڕووی ئەحمەد شەرح و ئیتر لە سەروی هەمویان عەلەویەکان پاشان دروزەکان و کەسانی دیموکرات لەناو سووریادا زۆر بەڕاستی هێزەکانی سووریای دیموکراتیک و بزوتنەوەی ئۆزەلانیان بە بزوتنەوەیەکی خۆویست و ئۆپۆرتۆنیست و بزوتنەوەیەک کە لەگەڵ قسەکانیدا یەک نییە، قسەی شتێکە و کردداری شتێکی دیکە تاوانباریان کرد. هێزەکانی سووریای دیموکراتیک ناچار بوو ڕۆژی دوایی لە دوانێکیدا گوتی ئێمە ئەو کارەمان کردووە بۆ ڕاگررتنی کۆمەڵکوژی عەلەویەکان، بەڵام ئەمە لە ساحەدا چەند کاری کرد، چەند کاری نەکرد. کاری نەکرد. ئەگەر کاری کردایە ئەمڕۆکە عەلەویەکان دەیانتوانی بێنە سەرجادە گەورەترین خۆپیشاندان بکەن کە لە شاری زۆر گرنگ و استراتیژیکدا عەلەویەکان زۆرینەن ویانیش هەن ئیتر لە حەما لە تارتوس لە حۆمۆس ئیتر حتا لە دیمەشقیش ئیتر ژمارەیەکی زۆری عەلەوی هەن و ئەمانە دەیانتوانی کارێک بکەن، بەڵام نە ئەمان کردیان نە دروزەکانیش ئەمەیان نەکرد. ئیتر لێرەدا ئیتر هەڵەی یەکەم کرا، هەڵەی دووەم هەروەکو وتم دواخرا، ڕێککەوتنەکە دواخرا و لە دواییدا ئیتر کاتێک شەڕێک لە ناوچەی دروزەکان لە سوێدادا ساز بوو، ئیسرائیل ئیتر کەوتە ناو شەڕەکە، حکوومەتی ئینتقالی سووریای داخ کرد. ئیتر ئەم کاتە هێزەکانی سووریای دیموکراتیک بۆ چونێکی وایان لا دروست بوو کە لەمە دووە ئیسرائیل زیاتر هێرش دەکا و هەتاوەکو ئێمە بوەستین ڕێککەوتنەکە دوا بخەین، ئیمزاکردنی ڕێککەوتنەکە دوا بخەین، ئەمە لە قازانجی ئێمەیە. ئیتر وا دەرنەکەوت، چونکە تەماشامان کرد لە 6 و 7دا لە 6 و 7 ئەو مانگەدا ئیسرائیل و سووریا ڕێککەوتن و ئیسرائیل ئێستاکە جگە لە لێدوانێکی معنەوی وەزیری دەرەوە ئەویش لەسەر حیسابی تویتەکەی ئێکسەکەی هیچی دیکەی نەوتووە، هەتاوەکو ئێستا هیچی دیکەش ناڵێ. بۆ بیڵێ ئیسرائیل ئێستا ئامانجی گەورەتری هەیە کە ئەمڕۆ بەیانی باسم کرد. ئەمانە هەمویان لەلایەکی دیکەیتر ئەو شتێک کە پێی دەوترێت پرۆسەی چارەسەری کێشەی کورد لە تورکیادا پرۆسەیەکە
سەرەتادا دەبێ بە شێوەیەک تەماشای بکرێ لە کۆتاییدا دەبێ بە شێوەیەک تەماشای بکرێ لە سەرەتادا ئەو پرۆسەیە وەکو وتمان هەڵومەرجێکی نێودەوڵەتی ئەو پرۆسەیە هێنا ئاراوە بەڵام دواخستنی ئەو پرۆسەیە ناکۆچی پاشان مانەوەی ئەو پرۆسەیە لە دەستی کەسێکدا کە لە زیندان حەبسە پرۆسە کەش و بزوتنەوە کەشی و میلەتە کەشی لەگەڵ خۆی بردە زیندان ئیتر ئەمە هەڵەیەکی زۆر کوشندە بوو بە تایبەتی لە دوای 3 مانگ 4 مانگدا ئەکرا ئەمە کرابواە بزوتنەوەکە ئەمەی نەکرد ئیتر هەموو شتەکانی هەموو هێلکەکانی خستە ناو سەبەتەی ئیمڕالی و ئەمەش لە کاتێکدا ئێمە بەردەوام لە پەخشەکانماندا دەمانگوت ئەو پرۆسەیەکی باشە ئەگەر بێت و پرۆسەکە بە شێوەیەکی ڕێک و پێک بەڕێوەوە بچێ پرۆسەکە ئیتر هەروەکو وتمان هەروەکو ئیتر دەوڵەتی تورکیا دەیویست ئەردۆغان بەردەوام دوای خست بۆ ئەوەی هەڵومەرجێک بێتە ئاراوە هەڵومەرجەکە هاتە ئاراوە ئیتر ئێستاکە باسی دەکەین هەر لە بۆ هەندێ ئیتر لێرەدا دەبینین ئامانجی هەرێک گەورەی دەوڵەتی تورکیا چیە دەوڵەتی تورکیا چۆن توانی لەگەڵ هەڵومەرجە جیهانیەکان بە تایبەتی داخوازیەکانی دۆناڵد ترامپ ئیتر یەک بگرێ ئەمەتان بۆ باز دەکەین لێ دوانی ترامپ زۆر گرنگە کە ئیتر سەرەتا دەیوت ئەی خەڵکی ئێران ڕاپەڕن من لە پشتانەوە بڕۆن دام و دەستگاکانی دەوڵەت ئیتر بگرن هێرشیان بکەنە سەر خەڵکەکە هەڵسا بەڵام ئێران باس لەوە دەکرێت هەندێکیان ئەڵێن 5,000 کەس هەندێکیان ئەڵێن 10,000 کەسی کوشتووە لە خۆپیشان دەرا ئیتر لە جیاتی ئەوەی ئەمجارە ترامپ بۆمبێک بتەقێنێ ترامپ هەڵسا لێ دوانێکیدا ئیتر ئێران چیتر خەڵک ناکوشێ و ئەمە ئیتر ئەو لێدوانەمان بینی لە هەمان کاتدا ئیتر لێدوانێکی دیکەی ترامپمان بینی سەبارەت بە غەزە و تورکیا کە ئیتر باسی لە پرۆسەی ئاشتی غەزە کرد کە هەموو ئیتر بازرگانەکانی دەوروبەری ترامپ کە هیچ کامێکیان فڕیان بەسەر ئاشتیەوە ناوی ئەمانەی هێنابوو ناوی حەکان فیدان و ئەردۆغانیشی تێدا بوو ئیسرائیل ئیتر وتی ئەمە بەبێ ئیجازەی من کراوە و من هەبوونی تورکیا لەو قۆناغەدا یعنی لە قۆناغی ئاشتی غەزەدا قبول ناکەم ئیتر بابەتێکی دیکە هەیە کە ئەتوانین باسی بکەین کە لە بینی پنتاگۆن و کۆشکی سپیە هەمومان دەزانین ترامپ چۆن بڕیار ئەدا و چۆن سیاست دەکات ترامپ تاقە کەسێکە لە ئەمریکادا حتا لە مێژووی ئەمریکادا لە بۆ دام و دەستگاکاندا بە هیچ شێوەیەک ناگەڕێتەوە و بەخۆی بڕیارەکان ئەدا لەو بارەوە تەماشا دەکەین بەڵێ پنتاگۆن لە تەمووزی ئەو مانگە یعنی تەمووزی ساڵی ڕابردوودا ببورن لە تەمووزی ساڵی ڕابردوودا ئیتر بەڵگەنامەیەکی استراتیژی ئاشکرا کرد و کەوا بزانم 600 هەتا 700 لاپەڕە بوو لەوێدا ئیتر دەگوترا کە هێزەکانی سووریای دیموکراتیک دەبێ وەکو متتەفیقی ئەمریکا بناسێنرێن نەوەکو بەتەنیا لە هەندێک شوێندا حتا ناوی متتەفیقی سیاسیش هاتبوو ئیتر ئەمە زیاتر هێزەکانی سووریای دیموکراتیکی پەمدا و لە هەمان کاتدا ئیتر تەماشامان کرد 130 میلیۆن دۆلار لە بودجەی پنتاگۆن و ئەمریکا بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک تەرخان کرد ئێستاکە ئەمانە هەمووی بۆ گۆڕدرا من ئەمڕۆ بەیانی وێنە بچووکەکەی ئەمریکا و دۆناڵد ترامپم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نیشاندان ئەمڕۆ بەیانی ئەمانەی نەیان بینیوە تکایە تەماشای پەخشی ئەمڕۆ بەیانی بکەن کە تایبەتە بە ئێران تایبەتە بە حەشدی شعبی و تایبەتە بەوەی کە هێزەکانی سووریای دیموکراتیک لە ڕوانگەی دۆناڵد ترامپەوە حتا لە ڕوانگەی ئیسرائیلەوە ئەو هێزەنین کە ئیسرائیل دەیهەوێ ئیسرائیل ئەمریکا
هێزێکی دەوێت کە تائیفیوی شەڕی تائیفی بەرپا بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و بە تایبەتیش لە دژی تائیفەی عەلەوی شیعە بتوانێت ئیتر هێز و ماسوولکەکانی خۆی دەرخاو تەحەدیان بکە و بە شێوەیەکی خۆبەخشانە ئامادە بێ خۆی فیدا بکە. جگە لە ئیسلامی سونی و جیهادی هیچ لایەنێکی دیکە ئەمەی لە مێژوودا لە بۆ ئیسرائیل نەکردووە. ئیتر تەماشای چەند موشکێک و چەند پەلاماردانێکی بزوتنەوەی حەماس مەکەن، بەڵکو تەماشای کۆتاییە استراتیژیەکەی بکەن کە چۆنی بەسەردێ. باشە ئێستا کە باگەڕینەوە سەر ئەو پرسیارە ئەمە چۆن گۆڕدرا بۆ ئەمڕۆ لە کاتێکدا کە وتمان پنتاگۆن 130 میلیۆن دلار تەرخان دەکات لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک و پنتاگۆن لە تەمووزی ساڵی ڕابردوودا ینی 6 مانگ بەر لە ئێستا هێزەکانی سووریای دیموکراتیک وەکو هاوپەیمانێکی استراتیژی نەوەک بە تەنیا سەربازی بەڵکو سیاسیش دەناسێنێ لە ناوچەکەدا. ئەمانە هەمویان چۆن گۆڕدران چونکە ئێستاکە چەند بابەتێکن. ترامپ گرۆندلاندی دەوێت، ترامپ گرۆندلاندی دەوێت، ترامپ گرۆندلاندی دەوێت. ئەمە بابەتێکی هەری استراتیژیە لە ڕوانگەی دۆناڵد ترامپەوە. ئیتر گرۆندلاند هەم لە بواری جیۆپۆلەتیکەوە، هەم لە بواری دەوڵەمەندیەوە، هەم لە بواری جیۆستراتیژیەوە لە بۆ ئەمریکا زۆر گرنگە. ئیتر گرۆندلاند دەکەوێتە کوێ؟ گرۆندلاند دەکەوێتە نێوان کابزانم لە نەخشەکەدا ئەتوانم نیشانتان بدەم هەرچەندە ئەو نەخشەیە نەخشەی سووریایە دامناوە، بەڵام هەوڵ ئەدەم لە نەخشەکەدا ئیتر نەخشەکەمان بچووک بکەینەوە بچووک بکەینەوە بڕۆین بەڵێ ئەمە گرۆندلاند دەبینن وانە. ئیتر ئەم گرۆندلاندا بابەتێکی حتا بڵێ حیاتی استراتیژیە لە بۆ ئەمریکا هەروەکو لێرەدا دەیبینن دەکەوێتە کوێ؟ دەکەوێتە نێوان ئەمریکا و سنووری ئاوی ئەمریکا و سنووری ئاوی رووسیا، دەکەوێتە ئەتلانتیک، یعنی پردێکی ئەتلانتیکە لە ئەتلانتیکەوە بتهەوێ بێناو زەریای نۆردەوە و لەوێشەوە بێ ئەمریکا دەبێت بە گرۆندلاندا تێپەڕ ببی وانە. ئیتر ئەمە دەبینن ئەمە بابەتەکە لێرەدا چەند گرنگە و لێرەدا ئیتر دەبینین کە ترامپ و ئەکیبەکەی ڕەنگ بێ وابیر بکەنەوە کە ئیتر لێرەدا لە بۆ هاوسەنگکردنی رووسیا لە ئایندەدا گرۆندلاند زۆر پێویست بی، لە بۆ هاوسەنگکردنی چایناش زۆر پێویستە، بەڵام لە بۆ هاوسەنگکردنی رووسیا ڕەنگ بێ زۆر پێویستتر بێ و لێرەدا دەبێ ئیتر هێزێک هەبێ کە زەریای ئەتلانتیک بپارێزێ. ئەم هێزە لە ئێستادا چێە؟ ڕەنگ بێ ئەوەی بێتە سەر هزرتان ناتۆ بێ، بەڵام ناتۆ چێە؟ جگە لە ئەمریکا ئەوروپایە کەنەدایە. ئەوروپا و کەنەدا بەمەڕازین کە گرۆندلاند بخرێتە سەر ئەمریکا نەخێر، شەڕەکەیان لەسەر ئەمەیە. کەواتە ئەگەر ئەمریکا داوا لە ناتۆ بکە و یانیش داوا لە ئەوروپا بکە ئیتر زەریای ئەتلانتیک بپارێزن، ئەوروپیەکان یەکەمین کاردانەوەیان چی دەبێت؟ یەکەمین کاردانەوەیان ئەڵێن بەڵێ، بەڵام بە مەرجێک دەست لە داگیرکردنی گرۆندلاند هەڵبگری. لە بۆ هەندێک ئیتر ئەمریکا ماوەیەکی درێژە دۆناڵد ترامپ بە تایبەتی بە دوای یەکێکی دیکە دەگەڕێ کە وەکو داعشیەکانی ئێستای سووریا کە قات و ڕێباتیان لەبەر کردووە، وەکو سونیە سەلەفیەکان ئامادەی خۆفیداکردن بێ لە بۆ ئەمریکا شەڕی هەرزان و شەڕی بەلاشیان بۆ بکەن. ئەوروپیەکان شەڕی بە مەسرەف دەکەن، بەرگری بە مەسرەف دەکەن، گارانتیش بدەن، گارانتی بە مەسرەف دەکەن. هاوپەیمانیەکانیان بەهای زۆرە کە جیرفانی دۆناڵد ترامپ ئەمانە تحمل ناکە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە. هەر لە بۆ هەندێک ئیتر
تەماشا دەکەین ماوەیەکی دوور و درێژە دۆناڵد ترامپ بەردەوام پەسنی ئەردۆغانەدا تۆ سووریات ڕزگار کرد سەرۆکێکی زۆر عاقڵە هاوڕێیەکی منە بە گوێم دەکا هەرچی بڵێم ئەمە دەکا بەڵام لە هەمان کاتداییتر وەکو ئەمڕۆ بەیانیش باسم کرد کۆمەڵێک کارتیشی لە بەرامبەردا بەکاردێنی پێشتر کارتی حەڵق بانک بووە بەم دوایە کارتی دزینی دەنگەکانی هەڵبژاردنیشی هاتە سەر کە گوتی زۆر باش ئەتوانێت لە هەڵبژاردندا سەر بکەوێت یعنی دەنگ بدزێ و ئێتر والیەکەی ترامپ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تۆماس باراکیش بە ئاشکراوتی ئەردۆغان کێشەی مەشروعیەت و ڕەوایەتی هەیە ئێمە ئەتوانین ڕەوایەتی پێ بدەین و ئیتر هەندێک ئەویش داخوازیەکانی ئێمە بەجێ بگەینێ هەر لە بۆ هەندێ تەماشامان کرد ئیتر تورکیا لە بۆ ئەمە ڕازیە و ناچاریە ئیتر ئەم کارە بکات ناچاریە کە کارێکی وا بکات لە بۆ ئەمریکا و بە مەرجەکانی ڕازی ببێ چونکە هەم لە قەیرانی حەڵق بانک ڕزگاری کرد ئەردۆغان هەم ئەردۆغان لەسەر داخوازی ئەو محەممەد بن سەلمان ئەلقاعیدەی تیرۆریستی ئیتر هێنا دەستی خستە ناوێ لە لیستی تیرۆری دەرخست و سزاکانی لەسەر هەڵگرتن کردی بە دەوڵەت و لە هەمان کاتدا ئیتر قەیرانێکی دیکەش کە ئێستاکە و یانیش کارتێکی دیکە لە دەستی ترامپ هەبوو کە سەبارەت بە ئەردۆغان ئەیتوانی بەکاربێنی ئەویش کارتی ڤەنزوێلایە چونکە ڤەنزوێلا ئیتر ئابڕووچوونێکە لە هەمان کاتدا لە بۆ تورکیا یعنی ئەگەر بێت و دۆسیاکانی ڤەنزوێلا بازرگانی ئەڕۆهین و مادە سەرکەرەکان بکەینەوە ئیتر بەشی شێر بەر تورکیا دەکەوێت ئەگەر شتێکی واکرابێ هەرچەندە ئەمە بابەتێک نییە کە ببێتە بیانوو بۆ ڕەفاندنی سەرۆکێک و خێزانەکەی چونکە ئێمە دەزانین قاچاغی مادە سەرکەرەکان لە هەموو کەس زیاتر بەریتانیای هاوپەیمانی ئەمریکا دەیکا ئیتر بەڵام ئیتر ئەمانە هەمویان کارتێکن لە دەستی دۆناڵد ترامپدا ئەتوانێت باش لە بەرامبەر ئەردۆغان بەکاربێنی ئەردۆغانیش تاقە مەبەستێکی هەیە مەبەستەکە چییە؟ نەبوونی سیستەمێکی دیموکراتیک لە ناوچەکەدا بۆ ئەوەی ئەو لەسەر دەسەڵات بمێنێتەوە و سیستەمی دیموکراتیک چێ ئیتر ئەتوانی بیچەسپێنێ لە تورکیا و لە ناوچەکەدا یەک کوردەکانن لەبەر ئەوەی میلەتێکی سیکولارن میلەتێکی بەربڵاون و بەرژەوەندیان لە دیموکراسی و گۆڕانکاری هەیە لە ناو تورکیا دوو بەشێک لە ئۆپۆزیسیۆنی تورکیاوە بەشێک لە ناو جەهەپا ئەتوانن ئەم کارە بکەن بەڵام پرۆسەی ئاشتی لە هەمان کاتدا بووە هۆی دابڕانی ئەو پردەش لە کۆتاییدا لەگەڵ جەهەپا هەتا وەکو ئێستا بمانەوێ نەمانەوێ دەم پارتی و وەفدەکەی ئیمرالی دەستیان بە سیکۆتینی یابانی لە ناو پرۆسەی ئاشتی و دەستیان لە دیوارەکانی ئیمرالی گیر بووە و ناتوانن لی بێنە دەرەوە و ناشیان هەوێ لی بێنە دەرەوە ئیتر لە بۆ هەندێ ئیتر ئەو پرۆسەیە پەککەت و ئەردۆغان ئیتر لە هەمان کاتدا ئیتر بە قووەت و قودرەت دەمێنێتەوە لایەنێکی دیکەچە لایەنێکی دیکە لە دایکبوونی کوردستانێکی گەورەیە و کە هێزێکی چەکداری گەورەی هەیە وەکو هێزەکانی سووریای دیموکراتیک و پۆتانسیلی ئەوەی هەیە کە بتوانێ نەتەوەکانی دیکە لە دەوروبەری خۆی کۆبکاتەوە ڕێککەوتنی دەی ئازار زەبرێک بوو لەمە ئەو زەبریان لێدا پاشان ئیتر تەدبیر وەرنەگرتنی هێزەکانی سووریای دیموکراتیک لە بەرامبەر خێڵەکان و عەشیرەتەکان نەدیتنی ئەمە وەک سۆسیۆلۆژیایەکی مەترسیدار کە عەشیرەت ئەگەر عەرەب بێ ئەگەر تورک بێ ئەگەر کورد بێ ئیتر هەر مەترسیە لەسەر پێکهاتەی دەوڵەت لەکوێ ئیتر لوقمەنانێکی زیاتر پێ بدەی ئەچێتە ئەوێ ئەمەشی نەبینی و ئێستا ئەمەشی لە دەستدا دەرهێنا ئیتر لە بۆ هەندێ دەبینین کە ئیتر ئێستاکە ئەردۆغان تاقا هێزێکە کە بتوانێت داخوازیەکانی ترامپ بێنێتە ئاراوە و لە هەمان کاتدا ئیتر
ئەو مەترسیانەی لەسەر ئەردۆغان هەبوون لە ناو تورکیادا ئەو مەترسیانەی لەسەر دەسەڵاتی ئەردۆغان هەبوون ئەو مەترسیانە نەماون بێگومان بە پرۆسەیەکی وەها ئاشتی ئامادەیە کە کوردەکان بەیعەت لە بۆ ڕژێمێکی وەکو ئەردۆغان و دەوڵەت باخچەلی بدەن ئەمان ئەویان قبوڵە و ئەمان ڕازگۆ بوون لەسەر قسەکانیان ئەوەی خەیاڵی دەکرد ئەمە ئێمە بوون ئەوەی خەیاڵی دەکرد لەسەر پرۆسەی ئاشتی کە دیموکراسی لەگەڵ خۆی دێنێ کە ئۆجەلان ئازاد دەبێت کە گەریلاکان دەکەونە ناو پرۆسەی سیاسی کە کورد گەورە دەبێت هەر ئێمە بووین منیش لە ناودا ڕەحنەی خۆشم لێرە ئەدەم هەرچەندە من لە سەرەتا بە شێوەیەک تەماشام دەکرد ئەوانەی تەماشای پەخشەکانی منیان کردبێت لە 3-4-5 مانجی دواییدا بەردەوام ڕەخنەی ئەو پرۆسەیە دەکەم چونکە پرۆسەکە ئەکرا بە شێوێکی باشتر بەڕێوە بچێ و ئەو پیلانەی هەم پرۆسەکە بەڕێوە بچێ هەم ئەو داخوازیانەی ئەو مەبەستانی ئەردۆغان هەیەی جێبەجێ نەکرێن ئیتر ئەوانە جێبەجێ نەکرێن ڕێگەیان لێ بگیرێ بەڵام ئەمانە هەروەکو باسمکردن بەهۆی ئەم کەم و کورتیانە بەهۆی ئەم ڕووداوانە ئێتر بەدی نەهاتن ئێستاکە تەماشا دەکەین کێشەیەکی دیکەی ترامپ لەگەڵ رووسیا چییە کە گرۆندلاند و ئەتلانتیک زیاتر بۆ ئەو گرنگە کە دەبێ بپارێزرێ رووسیا بە هیچ شێوەیەک ئیتر داخوازیەکانی دۆناڵد ترامپ قبول ناکە بە هیچ شێوەیەکی تر دۆناڵد ترامپ دەیوت رووسیا دەبێت شەڕی ئۆکرانیا ڕابگرێ و ببێتە متفقێکم لە دژی چاینا بەڵام رووسیا هەتاوەکو ئێستا ئەمانە ناکە و بە تایبەتی متفق بوون لەگەڵ ئەمریکا لە دژی چاینا هەتاوەکو ئێستا رووسیا لەو بارەیەوە گەڕانتێکی بە ئەمریکا نەداوە کەواتە هەڕەشەیەکە بۆ سەر سیاسەتی ئەمریکا بەڵام ئەمریکا دەیهەوێ بەخۆی بەهێز لە بەرامبەر رووسیا بجوورێتەوە نەخێر دەیهەوێ بە تەنیا ئیتر ڕێگانەدا رووسیا لەمە زیاتر گەورە ببێ و هەوڵ بدا بەشێک لە ساحەی رووسی ئیتر بە تایبەتیش لە ئەتلانتیک کۆنتترۆل بکە بەڵام بە هێزی خۆی ناکە چونکە هێزی خۆی تەرخان کردووە بۆ چاینا بۆ پاسیفیک بەچێ هێزێک دەیوێ بکە وەکوتم هێزێک کە خۆی هەرزان فرۆش دەکە دەوڵەتی تورکیا لە دوای جەنگی جیهانی دووەمدا بە هەمان شێوە خۆی فیدا کرد ئیتر لە کۆریا چوونە کۆریا ئیتر لە جیاتی ئەمریکیەکان شەڕیان کرد بۆ ئەوەی سەربازە ئەمریکیەکان بتوان لە کۆریا بکشێنەوە چونکە کەوتبوونەتە ناو ئابلۆقە و ڕەوشێکی زۆر خراپیتر نیان دەتوانی بکشێنەوە تورکەکان چوون یارمەتیاندا 1000 کەسیان لێکوژرا 5000 کەسیان لێ بریندار بوو و لە بەرامبەر ئەمەدا ئەمریکا و ناتۆ دیارەکیان پێدان ئەو دیارە چ بوو ئیتر خستنی تورکیا بۆ ناو ناتۆ بوو بەرەی ناتۆ ئیتر تورکیا لەو کاتە بووە ئەندامی ناتۆ ئێستاکە مەسەلەکەی رووسیاش بە هەمان شێوەیە بابینە سەر ئێران هەتاوەکو ئێستا هەروەکوتم هیچ کەس باوەڕ ناکە کە ئیسرائیل و ئەمریکا وها بە ئاسانی دەست لە ئێران بەربدەن و باس لەمە دەکرێت ڕەنگ بێ لە ژێرەوە هەندێک گفتوگۆی نهێنی هەبن بەڵام هەتاوەکو ئێستا نیشانەیەکی ڕێککەوتنیش نییە و ترامپیش ئاڵێتن ئێران چیتر خەڵک ناکوژێ بەڵام کە سەیری هەڵسەنگاندنە ئێرانیەکان دەکەن ئەوان لەو باوەڕەدان کە ئەمریکا دەیەوێت دەوڵەتی ئێران لە غەفڵەت بگرێ لە پڕەوە لی بدا کاتێ لی ئەدا ئیتر بە تایبەتی وای لێ بدا کە لق و پۆپەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی حوسیەکان لە هەمان کاتدا بەشێک لە حەشدی شعبی هەمیاننا و حیزب الله نەتوان سەری خۆیان بەرز بکەنەوە لەبۆ هەندێ ئیتر دیسان تورکیا پێویستە تورکیا لە تورکیادا ئەوەندەی من بزانم 22
بازگەی ئەمریکی هەیە کە لەسەر هەمویاندا سیستەمی ڕادار هەیە و ئەم شوێنانە دەبێ جگە لە ئینجرلیک دەبێ ئەم شوێنانە بەکاربهێنرێن بە تایبەتی ئیتر ئەو پێگە سەربازی کە لە ئەنتالیا هەیە پێشتریش لە دژی حەماس بەکار هاتووە لە کاتێکدا کە ئەردۆغان قێڕەقێری دەکرد و فرمێسکی تیمساحی لە بۆ حەماس و فەڵەستینیەکان بەرز دەکردنەوە بەڵام ڕادارەکانی ئەمریکا و ناتۆ لە ئەنتالیا لە بەرژەوەندی ئیسرائیل بەردەوام کاریان دەکردووە موشەکەکان و درۆنەکانی حیزبوڵایان بەشێک لەمانە لەوێ پوچەڵ دەکردەوە تەنانەت موشەکەکانی ئێرانیش کە دەچوونە ئیسرائیل. ئیتر لێرەدا دەبینین بابەتەکە چەند قوڵ و چەند ئەوەیە. ئیتر ڕنگ بێ بەشێک لە دام و دەستگاکانی ئەمریکا وەکو بەشێک لە سێناتۆرەکان ئەوەیان پێخۆش نەبێ کە لێرەدا ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک دەبنە قوربانی چونکە تورکیا لە بەرامبەر ئەو هەموو داخوازیانی کە لە بۆ دۆناڵد ترامپ دابین دەکا بە تەنیا دووشتی دەوێ دەسەڵاتی خۆی لە تورکیادا و لە هەمان کاتدا ئەوەی لە ڕۆژئاوا هەیە بیخاتە ژێر کۆنتڕۆلی خۆیەوە. ئیتر تەماشا دەکەین لە مەیدانەکەدا هێزی سەرەکی لە هێزی سەرەکی یعنی هێزەکانی سووریای دیموکراتیک مەبەستمە ئیتر لە ناوچەی لەو ناوچانی کە زۆرینەی عەرەبوون بە تەواوەتی کشایەوە و ئیتر لە هەمان کاتدا بابەتێکی زۆر گرنگ هەیە کە بە نسبەت ئەردۆغانیش زۆر گرنگە و بە نسبەت کوردەکانی باشوور و کوردستانی عراقیشەوە زۆر گرنگە. ئەمانە چیە؟ ئیتر دوو کوردستان هەن و ئەمانە دەواازەکەیان سمێڵکایە کە لە هەموو ڕەوشە خراپەکاندا ئەتوانن یارمەتی یەکتر بدەن سەرباری ئەوەی لە هەندێک ڕەوشدا لە دژی یەکتر ئەو دەواازەیە بەکار هاتووە ئەمەشیان هەیە بەڵام ئەکرێ لە هەندێک ڕەوشدا کە ئەم دوانە نزیکی یەکتر بن ئیتر لە بۆ بەرژەوەندی یەکتر بەکاربێنن وەکو ئێستاکە کە دەیبینین لە هەمان کاتدا ئیتر وا چاوەڕوان دەکرات تەنانەت ئەمە لە راپۆرتەکەی پنتاگۆنیشدا هەیە ڕێگای کەرکووک بانیاس کە ڕێگایەکی استراتیژیە بۆ ئەوەی پترۆلی عراق و پترۆلی سووریا بەیەکەوە ببەسترێتەوە و لە ناوچە کوردستانیەکانی عراق و سووریادا تێپەڕ ببێ و بگاتە لازقیە بگاتە بازارەکانی جیهانی و بە تایبەتی بازارەکانی ئەوروپا و ئەمە ئیتر دەستی ڕۆژئاوا و کوردستانی عراقی زۆر دەوڵەمەندتر دەکرد. ئێستاکە نیازێکی ئەردۆغان خۆی لە خۆیدا ئەو پرۆژەی کەرکووک بانیاس ئێستاکە چوو ئەو ناوچەیە بە تەواوەتی داگیر کرا بیرە پترۆلەکان هەر هەمویان داگیر کران ئێستا هیچیان لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیکدا نەماون بەڵام لە هەمان کاتدا ئیتر دەواازەی سمێڵەکەش لە ژێر مەترسیدایە ئێستاکە یەک لە بەندەکانی ئەو ئیتیفاقە دەبێ ئەو دەواازەیە تەسلیمی سوپای سووریا بکرێ دەواازەی سمێڵەکە لێرەدا دەبینن کە ئیتر سەر ئێشە و مەترسی پارتی لێرەشدایە ئیتر ئەمە زۆر گرنگە. ئەو بابەتانە ئەگەر بەو شێوەیە لێک بدەینەوە وابزانم باشتر دەبێ. بەڵێ بەو شێوەیە ئەمڕۆکە دێمە کۆتایی ئەو بەرنمەیە وا دیارە ئیتر کۆمەڵێک ڕوودا و کۆمەڵێک هەواڵی زۆر گەورە هەناییتر کە لە سەرەتاوە باسم کرد ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک وا دیارە ئەمجارە ڕازیە بە ئیمزاکردنی تەواوی مەرجەکان کە لەسەریدا دەسەپێنن ئیتر و لە هەمان کاتدا ئیتر ئەو لێدوانەی دیمەشق هەر ئەوەی کە دەستگای میدیایی سانا بڵاوی کردوتەوە دیمەشق و هەسەدا ڕێککەوتن کە هێزی سووریا نەچێتە ناو گوندە کوردنشینەکان نەچێتە ناو گوندە کوردنشینەکان بەڵام کەواتە بچێتە ناو حەسەکە بچێتە ناو
دام و دەستگاکان ئەوە ئەمانە چۆن دەچن چۆن ناسن بەڕاستی نازانین ئیتر بەگشتی ڕەوشەکە لەو چوارچێوەیە دایە و ڕەوشێکی زۆر هەم غەریبە هەم تراژیدیکە و هەم جێگای خەمباریە بە تایبەتی لە بۆ کوردەکان و لە بۆ ئەو هیوایی کە 15 ساڵە خەڵک لە باکوور و ڕۆژهەڵات و تەنانەت ڕۆژ ئاوای سووریاشدا ئیتر خەڵک هیوای پێدەخواست ببێتە مۆدلێک بەڵام جیۆپۆلەتیک جیهانێکی زۆر زاڵمە ئیتر ئەم جۆرە شتانە ناناسێ بە تایبەتی ئێمە لە سەردەمێکدان کە سەردەمی ترامپیزمە ئەو سەردەما پەتای ترامپیزم ئەمە دووەمین جارە لە کوردەکان ئەدا و پەتای سیاسەتی ئەمریکا و خۆرئاوا و ئیسرائیل ئەوە چەندەمین جارە لە کوردەکان ئەدا بەڵام کوردەکان وەکو پێویست ناتوانن سوود لەو ئەزمونانە وەربگرن و بە پێی ئەوە ئیتر سیاست بکەن بەڵێ دێمە کۆتایی بەرنامەی ئەم شەو ئیتر هەوڵەدەین بەیانی زوو دووبارە لەگەڵتان ببینەوە بە بەرنامەیەکی تایبەت هیوادارم ئەم کاتە هەواڵی خۆشترمان پێبێ زۆر سوپاس بۆ پشتگیریتان بۆ تەماشاکردنی بابەتەکە تکایە ئەمانەی نەبوونەتە سوبسکرایب بکەن ئەوەی نازانێت سوبسکرایب بکە با لە پریڤات لە ڕێگای مەسینجەر دەبێ لە ڕێگای ئیمێل دەبێ لە هەر ڕێگایەکی دیکە دەبێت تەنانەت لە بەشی چاتی یوتیوب دەبێ ئەتوانی ئاگدارم کاتەوە عیب نییە من یارمەتی ئەدەم بەڵام تکایە ئەم کارە بکەن کاتێکی خۆش هەر بژین ڕێز و سڵاو